بەش خۆراکی وڵاتان بەپێی ئەو بڕیارەی کە لە ساڵی 96 بە دواتە ئێستا کە بەردەوامە و بە هیچ شێوەیەک خۆراک نەبراوە و دابش کراوە ئێمەش بەردایم بۆ ساڵی 2007 کە ئێستا لەم کاتێکە ساڵی 2007 یادا ئێمە توانیمانە بڕێکی زۆر خۆراک دابشکەین بەسەر وڵاتانی شاری سلێمانی کە سنوورێکی بەرفراوانمان هەیە لە قەڵازیەوە دەست پێ دەکات تا خانەقین توانیمانە بڕی 14000 تن کە بەڕاستی بڕێکی خەیاڵیە دابشکەین لەگەڵ 8000 تن زەید کە حسەی 4 ماین کاملی شاری سلێمانیمان دابش کردووە و مەلوماتانە شمەی کە ئارت بەرەتی تایبەتی خۆی هەیە تەبعاً ئێمە تەنها پارەی بۆ خەرجەکەین بۆ گواستنەوەی ئاردەکە ئەوی توانیوانە مانگی 4 دابشکردن مانگی پێش کە ئەویش بڕی زیاد لە 100,000 تن ئارد دابش کراوە کە ئەمە خۆراکێکی زۆرە و هاوڵاتیان دڵنیا ئەکەمە کە خۆراک لە کوێگانمان هەیە و ئێستا بەردەوام ئینشەڵا لە ڕۆژی یەکشەممەی ئایندە دەست دەکەین بە دابشکردنی زەیتی مانگی 6 کە ئەمەش بەڕاستی هاوڵاتیان دڵخۆشەکەم بە هیچ شێوەیە خۆراک کەم نێن کوێگانمان و شەکریش ئەوەی کە معلوماتمان نورتوە لە بڕێوەتی بازرگانی خۆمان لە بەغا دو حەسە شەکرمان بەڕێ بمانێت لەگەڵ برنجا کە چاوەڕێگە ئینشەڵا لەم ماوە بەدەستمانگا لەبەر ئەوە شاری سلێمانی دڵنیاکەم بە هیچ شێوەیە خۆراک کەم نابێ و کەمیش نەبوو و دابشەکەین بەسەریانە و ناشێڵێن کەم خۆراکی لە شاریمان دەست پێ بکات